سلااوان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵ هاوڕێیانی هاوکارم هاتوینەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێری گرنگتنی هەواڵەکان. کۆبوونەوەی جوتیارانی میهران لە بەردەم جیهادی کشاوەرزی، برینداربوونی کۆڵبەرێک لەلایەن ڕژیمەوە لە بانا، کوژران و برینداربوونی 7 کەس لە ڕووداوێکی هاتۆچۆی جادەی سنە بۆ مەریوان، دەستبەسەرکردنی 98 کەس لە باکووری کوردستان، ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانەی ژنان لەگەڵ حیجاببانەکانی ڕژیم لە تاران، قەیرانی دەستدرێژی سێکسی بۆ سەر مەحارم لە ئێران و داخوازی دەفتەری مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان لە ڕژیم بۆ ڕاگررتنی سزای ئێعدام. درێژی هەواڵەکان کۆبوونەوەی جوتیارانی میهران لە بەردەم جیهادی کشاوەرزی ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز، جوتیارانی شارستانی میهران لە پارێزگای ئیلام لە ئاز نەدانی پشکی سوتەمەنی لە بەردەم ئیدارەی جیهادی کشاوەرزی ئەو شارە کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان پاش بڕیاری دەوڵەت بۆ کەمکردنەوەی پشکی سوتەمەنی کشاوەرزان، جوتیاران بە تراکتۆرەکانیان لە بەردەم جیهادی کشاوەرزی شاری میهران مانیان گرت و خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارە و پێدانی پشکی دەوڵەتی و ئازادی گازۆیل بوون. جێگەی ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا کامیۆنداران و شۆفێرانی ئۆتۆبوس لە چەند شاری دیکەی ئێرانیش دێژ بە کەمکردنی پشکی سوتەمەنی خۆپیشاندانیان کردبوو. چالاکی ژینگەیی لایەنگرانی سرۆژ لە شاری مەریوان ڕۆژی چوارشەممە 8 سەرماوەزی 1402 هەتاوی کۆمەڵێک لە چالاکانی ژینگەپارێزی خەڵکی شاری مەریوان هەڵمەتێکیان لەژێر ناوی بوژانەوەی دارستانەکانی ئەو شارە بەڕێوەبرد. لەو چالاکیەدا ژنان و پیاوانی ژینگەدۆست بەشدار بوون و لە دەروبەری مەریوان نمامی بەڕوویان چاند. ئامادەبوانی ئەو چالاکیە ڕایانگەان لە ساڵی ڕابردوودا زیانی زۆر بەر دانستان و مێرگەکانی کوردستان گەیشتۆ ئەگەر ئەمانەوێت سروشتی جوانی کوردستان بۆ نەوەکانی داهاتوویش بە جوانی بمێنێتەوە ئەبێ بیان پارێزوین و لە جیاتی ئەو درەختانەی لە ناوچوون چەندین درەختی نوێ بچێنین. برینداربوونی کۆڵبەرێک لەلایەن ڕژیمەوە لە بانا ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز، کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی کارۆ تەجروبەکار بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. بەپێی ئاماری کۆڵبەر نیوز لە سەرەتای مانگی ڕێزبەری ئەم ساڵەوە تاکو یەکی سەرماوەزی 1402 سەرجەم 154 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان بە هۆکارەکانی تەقەی ڕاستەوخۆ، لێدان و ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم و تەقینەوەی مین کوژرا و بریندار بوون. لەو ڕێژەیە 9 کۆڵبەر گیانیان لەدەستا و 145 کۆڵبەری دیکەش بریندار بوون کە 141 کەسیان بە دەستڕێژی گولەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بووە. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینەکەویەوە لە کەنگاڤەر ڕۆژی شەممە 4 سەرماوەزی 1402 و هاوکار لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ تۆندوتیژی دژبەژنان، ژنێکی گەنجی خەڵکی گوندی ڕەحماناوای سەر بە شاری کەنگاڤەر لە پارێزگای کرماشان بە ناوی مەرزیە ناسراو بە سونیا شیشەکانی لەلایەن هاوژینەکەیەوە کوژرا. بە پێی زانیاریەکان مەرزیە دایکی 2 منداڵ بووە و لە چەند ساڵی ڕابردوودا چەند جار بەهۆی لێدان و ئەشکەنجەی هاوژینەکەی گەڕابووە ماڵی باوکی، بەڵام پاش ناوبژێوی خزم و کەسوکاری دووبارە چوتەوە ماڵی هاوسەرەکەی. ناوبرا و دوایین جار و پاش تۆمارکردنی سکاڵا لە هاوژینەکەی کاتێک گەڕاوەتەوە بۆ ماڵی لەلایەن هاوسەرەکەیەوە کوژراوە. شانی باسەکە بۆ کوژەکە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە و هۆکاری ئەنجامدانی تاوانەکەی بۆ کێشەی خێزانی گەڕاندووەتەوە. کوژرا و برینداربوونی 7 کەس لە ڕووداوێکی هاتوچۆی جادەی سنە بۆ مەریوان ڕۆژی چوارشەممە 8 مانگی سەرماوەز لە ڕووداوێکی هاتوچۆی ساخ لە جادەی نێوان مەریوان بۆ سنە 5 هاوڵاتی گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە لە نێوان 2 ئۆتۆمبیلی پژۆ و پراید لە جادەی مەریوان بۆ سنە و نزیک ملەی تیژتیژ ڕوویداوە. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 5 کەس دەستبەجێ گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستیان ناجێگیرە. بەپێی ئاماری پۆلیسی هاتوچۆی ئێران لە 1 ساڵی ڕابردوودا بە لانیکام 200,000 کەس لە ڕووداوەکانی هاتوچۆ لە جادەکانی ئێراندا گیانیان لەدەستداوە. دەستبەسەرکردنی 98 کەس لە باکووری کوردستان
ڕۆژی چوارشەممە هەشتی مانگی سەرماوەز پۆلیسی تورکیا ئۆپراسیۆنێکی لەژێر ناوی بەرەنگاربوونەوەی ترۆر لە 18 شاری باکووری کوردستان و تورکیا دەست پێ کرد. لەو ئۆپراسیۆنەدا 98 کەس دەست بەسەرکراون. لە ڕاگەیاندنی وەزارەتی ناوخۆی تورکیەدا هاتووە دەوڵەت ئەو ئۆپراسیۆنەی لە دژی لایەنگرانی پێکەکە و ئەو کەسانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگەشیان بۆ دەکەن لە 18 شاری باکووری کوردستان و تورکیا ئەنجامداوە توانیویانە 98 کەس دەست بەسەر بکەن. کرێکارانی ڕسمی ناو لە ناوچەی عملیاتی ئاغاجاری ڕۆژی چوارشەممە هەشتی سەرماوەزی 1402 بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێنەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕسمی ناو خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم حەقی سەنەواتی خانشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە وەکو باش لە ساڵانی ڕابردوو لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسوننی نەوت و کۆتایی هێنان بە دەستێوەردارەکانی دەوڵەت لە سندوقی خانشینی بوون. ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانەی ژنان لەگەڵ حیجاببانەکانی ڕژیم لە تاران. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجەییەکان ڕۆژانە ژنانی دژبەری حیجابی ئیجباری لە ویستگەکانی مترۆی تاران ڕوبەڕووی هێزەکانی حیجاببانی ڕژیم دەبنەوە و هەندێک جار دەبێتە دەمەقاڵە و تێکەڵچوونیان. لە چەند هەفتەی ڕابردوودا کە کۆماری ئیسلامی شێوازی جۆراوجۆرەکانی سەرکوت، هەڕەشە، بەندکران، زەوتکردنی کەلوپەل و پڵۆمپی دوکانەکانی دەستی پێکردووە بە کامەکانی نەگەیشتووە ڕۆژی لە دوای ڕۆژ ژنانێکی زۆرتر دیوارەکانی سەرکوت دەشکێن و سەنگەری بەرگری لە مافەکانیان چۆڵ ناکەن. ڕژیم لە یەکمین هەنگاویدا ویسکەکانی شانۆی شار و چوارڕێیانی وەلی عەسری مترۆی کردووەتە تونەلی وەحشەت، بەڵام ژنان و کچانی ئازادی خواز و بەرابەری تەلەب تەسلیمی سەرکوتگەریەکانی حکوومەت نەبوون و درێژە بە خەباتیان ئەدەن. سەپاندنی سزای زیندان بەسەر خۆسرۆ عەلی کوردی پارێزەری دادخوازان. خۆسرۆ عەلی کوردی پارێزەری بنەماڵەی قوربانیانی شۆڕشی ژینە لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە 1 ساڵ زیندان، 2 ساڵ دوورخستنەوە بۆ شاری نێهبەندان و 2 ساڵ قەدەغەی سەفەر بۆ دەرەوەی وڵات، 2 ساڵ بێبەشی لە پارێزگەری و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. خۆسرۆ عەلی کوردی ڕۆژی سێشەممە لە گرسە ویدیۆیەکدا ڕایگەیان کە لەقی یەکی دادگای ئینقلابی مەشهەد بە سەرۆکایەتی قازی مەنسووری ئەو حکومەی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نیزام و بە قازانجی نەیارانی ڕژیم دەرکردووە. جێگەیان باژەیە کە ئەو پارێزەرە ئازادی خوازە پەروەندەی گیانبەخکردوانی ئابولفەزل ئادینەزادە، عرفان ڕەزایی و فاتمە محەممەد حوسێن و حوسێن سپێری لە بنەماڵەی دادخوازانی لە ئەستۆ گرت بوو. قەیرانی دەستدرێژی سێکسی بۆ سەر مەحارم لە ئێران. شیما قوشە لەسەر چەند پەروەندە قسە و باس دەکات و دەڵێت لە هەندێک لە بنەماڵەکان قوربانی دەستدرێژی لە ماڵ فڕێ دەدرێتێ دەرەوە، بە تایبەت ئەوانەی کە مەندامی دەرونی. دوا هەواڵ داخوازی دەفتەری مافی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان لە ڕژیم بۆ ڕاگررتنی سزای ئێعدام. دەفتەری مافی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان ڕۆژی چوارشەممە هەشتی سەرماوەز لە بەیاننامەیەکدا ئێعدامی مرمنداڵێکی تەمەن 17 ساڵ و لاوێکی تەمەن 22 ساڵی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی شەرمەزار کرد. لیز ترۆسێل وتەبێژی دەفتەری مافی مرۆڤی نەتەوەیەگرتووەکان بە ئاماژە پێدان بە ئێعدامی حەمید ڕەزا ئازەری پێبەند نەبوونی بەرپرسانی کۆماری ئیسلامی بەو کنوانسیۆنەی بۆ پاراستنی مافی منداڵان و پێشێلنەکردنی مافی مرۆڤ واژۆی کردووە دووپات کردەوە. هەروەها ئاماژە بە ئێعدامی میلاد زۆهرەوەند لاوی تەمەن 22 ساڵ کە لە دادگایکردنی نادەستپەروانەدا بە سێدارە محکوم کرابوو کراوە هۆشداری داوەتە بەرپرسانی قەزای ڕژیم تاکو و کۆتایی بە سزادانی چالاکانی سیاسی و ئەوانەی لە خۆپیشاندانەکاندا بەشداریان کردووە بێنن. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد.